بینەرانی ئازیز لەم بەشەی بەرنامەکەماندا بەشی دووەمی بابەتێکتان پێشکەش دەکەم لە ژێرناوی لێنین و کۆمونیزم و ڕزگاری ژنان کە لە سێ بەش پێک هاتووە. بۆ هیوای ناوڕۆکی باسەکەمان جێگەی سوود و سەرنجیەوەی ئازیز و خۆشەویست بێت. لەگەڵمان بن بۆ بیستنی. لێنین و کۆمونیزم و ڕزگاری ژنان لە نووسینی ماری فریدریکسن، وەرگێڕانی لە کامران ئەحمەد. بەشی دووەم. دوای ئەوەی بە یەکەم هەنگاویان کە یەکسانی لەبەردەم یاسادا بوو گەیشتن، لێنین باسی ئەرکەکانی داهاتووی کرد. هەنگاوی دووهەم و گرنگتر بریتیە لە هەڵوەشانەوەی خاوەنداریەتی تایبەتی کارگە و زەویەکان، کە ئەمە تەنها ڕێگایە ڕووە و ڕزگاربوونێکی ڕاستەقینە و تەواوەتیانەی ژنان، ڕزگاربوونی لە کۆیلایەتی کاری نێوماڵ لە ڕێگای گواستنەوەی خزمەتگوزاری کاری نێوماڵی تاکە کەسیەوە بۆ خزمەتگوزاریەکی کۆمەڵایەتی بەرفراوان. ئەم گۆڕانکاریە قورسە، چونکە داڕشتنەوەی ڕیشەیی بۆ چەسپاوترین و ڕەگداکوتاوترین و شارەواترین و ڕەقترین سیستم لەخواگرێت، واتە ناشایستەیی و بربەریەتی لە ڕاستیەوە نزیکترن، بەڵام گواستنەوەکە دەستی پێکردووە، شتەکان دەستیان بە جوڵە کردووە، ڕێگەی تازەمان گرتوتە بەر. ئەگەر ژن بیەوێت ئازاد بێت، ئەوە پێویستی بە کۆتایی هێنان بە کاری نێوماڵە کە بە دەربڕینی لێنین ژنان لە کۆیلایەتی نێوماڵدا ئەهێڵێتەوە. ئەبوو کاری نێوماڵ کۆمەڵایەتی بکرێت، ئەمەش بە شێوەیەکی کۆنکرێتی بە مانای دروستکردنی دایەنگا، باخچەی ساوایان، چێشتخانەی کۆمەڵایەتی، جلشۆری گشتی و هیتر بوو. ژنان لە سەرهەڵدانی کۆمەڵگای چینایەتیەوە، واتە هەزاران ساڵ بە کۆتوبەندەکانی نێوماڵ بەستراونەتەوە. سەرمایەداری ڕۆڵێکی گرنگی لە دەرکێشانی ژنان وەک کرێکار بۆ نێو کۆمەلگایەکی فراوانتر هەبوو، واتە وەک بەشداربوو لە خەباتی چینایەتی. بەڵام سەرمایەداری لە نەهێشتنی کۆیلایەتی واتە نێوماڵی ژنان شکستی هێنا. ئەمەش بەو مانایە کە ژنانی کرێکار لە سای سەرمایەداریدا دووچاری بارگرانیەکی زیاتر ئەبنەوە، چ وەک کرێکار و چ وەک ژن. تەنانەت لە وڵاتە پێشکەوتووەکانی سەرمایەداریشدا زۆرینەی کاری نێوماڵ ئەکەوێتە سەرەستۆی ژنان. ئەمڕۆ لە دانمارک کە پشکی دامەزراندنی ژنان نزیکەی هەمان پشکی پیاوانە، ژنان بە تێگرا ڕۆژانە یەک کاتژمێر زیاتر کاری نێوماڵ لە چاو پیاوان ئەنجامەدەن. کاتێک منداڵ لەدایکە بێت، کاریگەریەکی بەرچاوی لەسەر موچەی ژنان و خانەنشینی هەیە، جگە لە نەبوونی کەمترین کات بۆ شتگەلێکی تری جیا لە چالاکی خێزانی، وەک بەشداری لە کایەکانی ڕۆشنبیری یان بەشداریکردن لە چالاکی سیاسی. نووسەر لێرەدا باسلەوە دەکات، دەڵێ سنوورداری بەهۆی هەلومەرجە مادیەکان. بەڵام خواست و ویستی بلشویەکان نەیتوانی چوارچێوەی سنوورداریەکانی واقعی مادی کۆماری سۆڤیەت تێپەڕێنێت. لەنین هەر لە ڕۆژانی یەکەمەوە بەڕوونی ئەوەی خسەڕ و کە شۆڕش ئەگەر بیەوێت سۆسیالیزم بنیات بنێت، پێویستی بە بڵاوبوونەوە و تەشەنەکردنە بۆ وڵاتانی سەرمایەداری پێشکەوتوتر. بەڵام بەداخەوە شۆڕشی رووسیا بە گۆشەگیری مایەوە و لە ساڵانی یەکەمی دوای 1970دا دەوڵەتی تازەی سۆڤیەت لە خەباتدا بوو بۆمانەوەی لە ڕێگەی ئەو شەڕەی نێوخۆیەی کە بەهێزترین دەوڵەتی سەرمایەداری لە رووسیا وروژاندبووی و خەباتکردنیان بۆ دوورکەوتنەوە لە برسێتی. سەرچاوەکان زۆر سنووردار بوون و بەم پێش ئەگەرەکانی بەدیهێنانی پلانەکانی کۆمەڵایەتیکردنی کارەکانی نێوماڵ نەچوونە پێش. لەم چوارچێوەیە و لەو کاتانەدا پێڕاگەشتنی دەوڵەتی سۆڤیەت بە هەر شتێک کە ئیمکانی بووێت جێگای سەرنج و تێڕامان بوو. بەڵام لەگەڵ دەست بە سەرداگرتنی دیکتاتۆرانەی ستالین بەسەر دەسەڵات، بەشێکی زۆری ئەو پێشڕەویانەی کە ژنان دوای شۆڕش بەدەستیان خستبوو پاشەکشیان لێکرا، بۆ نمونە وەک مافەکانی لە باربردنی منداڵ و جیابوونەوە. سەرەڕای ئەو داکەوتن و پاشەکشانەی کە لە سەردەمی ستالین و جێگرەوەکانی دواتریدا ڕوویاندا، ئابووری پلان بۆ داڕێژرا و پێشکەوتنی گەورەی بۆ ژنان بە دوای خۆی داهێنا. تێگڕای تەمەنی ژنانی بۆ 2 ئەوەندە زیاتر بەرز کردەوە لە 30 ساڵیەوە لە سەردەمی تزار بۆ 74 ساڵ لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا. لە ساڵی 1970دا زیاتر لە 5 ملیۆن شوێنی باخچەی ساوایان هەبوون و 49% خوێندکارانی خوێندنی باڵا ژنان بوون. لە کاتێکدا ئەو وڵاتانی کە تێیدا ژنان زیاتر لە 40% ڕێژەی خوێندکارانیان
لە خوێندنی باڵایان پێگەهێنا تەنها 4 وڵات بوون: فنلاند، فەڕەنسا، سوێد و ئەمریکا. بیرۆکە سیاسیەکانی لێنین لەسەر بنەمایەکی فەلسەفی ماتریالیستی دامەزرا بوو، بە واتایەکی تر ئەو هۆشیاریەی عەقلانیەی کە ئەوە بارودۆخە مادیەکانن، هۆشیاری و بیرکردنەوە و ئایدۆلۆژیا و کولتور و هیتر دیاریەکەن. بۆیە مەرجی پێشوەختە بۆ نەهێشتنی ئەو کولتورە سێکسیسیت و ژنکوژیەی کە هەزاران ساڵە ژنانی بە بەراورد لەگەڵ پیاوان بێبەها کردبوو و لە ژیانی گشتی دووری خستبوونەوە، پێکهێنانی گۆڕانکاریە لە بارودۆخی مادیدا، واتە هەڵوەشانەوەی خاوەندارێتی تایبەتی بەسەر ئامرازەکانی بەرهەمهێنان. بەڵام پلشویەکان دوای بە نیشتمانیکردنی ئابووری دەستەوەستان دانەنیشتن، بەڵکو دەستیان بە کارێکی بەرفراوان بۆ بەرەنگاربوونەوەی کولتوری شۆڤینیستی لە رووسیا کرد. بەرنامەی تایبەتیان بۆ بنبڕکردنی نەخوێندەواری لە نێو ژنان و بەشداریکردنی چالاکانەیان لە شوێنە ڕابەرایەتیەکانی دەوڵەت و حیزب داڕشت. لە هەمان کاتدا بلشویەکان کاری گەورەیان بۆ بەرزکردنەوەی ئاستی کولتوری بە شێوەیەکی گشتی کرد. لەم ڕاستایەدا پێشوەختە بیر و باوەڕە ئاینیەکان و فۆرمەکانی تری شۆڤینیسمیان لەناوبرد. لەنین نەک تەنها لە بەردەم یاسا بەڵکو لە سەرجەم بوارەکانی تردا ڕابەرایەتی خەباتی یەکسانی ژنانیە کرد. هەر بۆیە ئێمە وەک کۆمۆنیستەکان هەمیشە خۆمان بە بەردەوامترین پاڵەوانەکانی ڕزگاری ژنانەزانی. بە پێچەوانەی فێمینیستە لیبراڵەکانەوە لەنین لە نێو چوارچێوەی سەرمایەداریدا نەمایەوە. گومانی تێدا نییە زۆرترین شت کە لە چوارچێوەی ئەم سیستمەدا ئەتوانرێت بەدەستپێنرێت یەکسانیە لە بەردەم یاسا. لە ئێستادا هەمومان لە سەرجەم وڵاتانی ئیسکاندێناڤیا ئەتوانین بڵێن لەو شوێنانەی کە مافی یەکسانی لە بەردەم یاسا لە مێژە بەدەست هاتووە، بەڵام لە بنەڕەتدا هێشتا لە نەهێشتنی ستەم و چەوسانەوەی ژنان یەکجار دوورە. فێمینیستە لیبراڵەکان مافی یەکسانی فەرمیان دەستخستووە، لە هەمان کاتدا هاوکار و یارمەتیدەرن لە مانەوە و پاراستنی ئەو نایەکسانیە کۆمەڵایەتی و کولتوریەی کە لە ئێستادا هێشتا زاڵە. لای لەنین خاڵی بنەڕەتی خەباتی ژنان چینایەتی بوو. ئەوە تەنها دیدگای چینایەتیە کە تەواوی جۆرەکانی تریستەم تێک ئەشکێنێت و ئەو ناوەند مەحوەریەی کە سەرجەمیان بە دەوریدا خولاخۆن. چینی دەسەڵاتدار کەمینەیەکی یەکجار کەمینێ و کۆمەڵگایە و ئەوەی لە توانایدا بێت بۆ دابەشکردنی چینی کرێکار لەسەر بنەمای ڕەگەز، نەتەوە، ئاین و هیتر ئەنجامی ئەدات و بەردەوام هان و هەوڵی بەگژداکردنی گروپە جیاوازەکانی کرێکاران بە دژی یەکتر ئەدات. نووسەر لێرەدا دێتە سەر باسی کۆمۆنیستەکان و خەباتی ژنان. بۆ لەنین نەک هەر شۆڕش بۆ ڕزگاری ژن پێویستە، بەڵکو ئەگەر بمانەوێت شۆڕشێکی سەرکەوتومان هەبێت، ئەوە بەشداری ژنان یەکلاکەرەوەیە. ئەمە هەروە پرسێکی سادە و لاوەکی نییە. ئەوە ژنانی کرێکار بوون کە شۆڕشی رووسیان هەڵگیرسان کاتێک لە ڕۆژی جیهانی ژنان لە ساڵی 1970دا مانیان گرت. بە درێژایی شۆڕشی پێش ئۆکتۆبر لەنین چەند بارە جەختی لەسەر پێداویستی ڕێخستنی ژنان لە خەباتدا ئەکردەوە. لە یەکێک لە نامەکانی لە تاراوگا کە پێشگەڕانەوەی لە ساڵی 1970دا نووسیوێتی، ئەگەر ژنان نەکێشرێنە نێو خزمەتی گشتیەوە بۆ نێو بریزەکانی میلیشیا بۆ ژیانی سیاسی، ئەگەر ژنان لە ماڵ و مەتبەخە گەمژانەکەی خۆیان نێنە دەرەوە، ئاوا ئەستەمە گەرانتی ئازادی ڕاستەقینە بکرێت. ئەستەم ئەبێت تەنانەت دموکراسیش بنیات بنرێت چ جای ئەگات بە سوسیالیسم. شۆڕش بەبێ بەشداری ڕاستەقینەی ژنان نەیتوانی سەر بکەوێت و پرسی ڕێخستنی ژنانی چینی کرێکار لە شەڕی کۆمۆنیزمدا نەک هەر لای لەنین پێش شۆڕشی ئۆکتۆبر بە بایەخەوە چاوی لێکرا، بەڵکو دواتریش و لە دەمی بنیاتنانی نێودەوڵەتی سێهەمیشدا وەک ئامرازێکی گرنگ بۆ بڵاوکردنەوەی شۆڕش لە سەرانسەری جیهان چاوی لێکرا. بەڵام چەوسانەوەی ژنان لە ژێر سایی سەرمایەداری بەو مانایش دێت کە بە گشتی ژمارەی ژنان لە چاو پیاوانی ڕێکخراو لە خەباتدا کەمتر ئەبن، کە ئەوەش کێشەیەک بوو کە لەنین ڕوبەڕووی بووە. بۆچی ژنان لە هیچ شوێنێکدا بە ئەندازەی پیاوان لە ڕیزەکانی حیزبدانین، تەنانەت لەسەر ئاستی رووسیەی سۆڤیەتیشدا؟ بۆچی ژمارەی ژنانی ناو ڕێکخراوە کرێکاریەکان ئەوەندە کەمن؟ ئەم ڕاستیانە خۆراک بە بیرکردنەوەمان ئەدەن. ناتوانین بەبێ ئەوەی بە ملیۆن ژنمان لەگەڵدا بێت دیکتاتۆریەتی پۆلوریتاریا جێبەجێ بکەین و ناشتوانین بەبێ ئەوان خەریکی
پێویستە لێکۆڵینەوە و گەڕام بکەین تا ئەم ڕێگایە ئەدۆزینەوە. هەر بۆیە بە تەواوی ئەوە دروستە کە ئێمە داواکاریەکان لە بەرژەوەندی ژناندا بخەینە ڕوو. هەموو ئەو مافوو خواستە کۆمەڵایەتیانی کە ئێمە لە کۆمەلگای بورژوازی بۆ ژنان داوای ئەەکەین بەڵگەن لەسەر ئەوەی کە ئێمە لە پێگە و بەرژەوەندیەکانی ژنان تێئەگەین و لە سای دەسەڵاتی دیکتاتۆری پۆلۆلیتاریادا لە بەرچاویان بگرین. بێگومان نەک وەک ڕفۆرم خوازانی خەواڵ و پاڵپشتی کار، نەخێر بە هیچ شێوەیەک، بەڵکو وەک شۆڕژگێڕانێک کە بەردەوام بانگەوازی ژنانەکەن تا بە یەکسانی ڕۆڵی خۆیان لە بنیاتنانەوەی سەرخانی ئابووری و ئایدۆلۆژی کۆمەلگادا بگێڕن.